کاتە کە خەریکی نۆژەنکردنەوەی بوون ساڵی چەند بوو؟ ساڵی 1963. گفتوگۆی گەرمی من و مام حسێن باسی ئاسەوارێکی مێژوویی ناوچەکەیانە کە تەمەنی نزیک دەبێتەوە لە 300 ساڵ بەر لە ئێسا. پردی تەیەت یان پردی ئاوکورتێ نزیکەی 2 کیلۆمەتر لە سنووری گوندی ئاوکورتەی سەر بە قەزای ماوەتەوە دوورە. هەریەک لەم پایانە چیرۆکی قوڵ و مێژووی و خۆڕاگری لە پشتە کە پێشتر ببووە دەستگیرۆیی نێوان 2 پارچەی نیشتیمان باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان. ئەو کات کاروانچی و بازرگان و ڕێبوارەکان بەسەر ئەم پردەدا دەچوونە شاری سەردەشت لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە پێچەوانەشەوە. ئەم پردە تا ئێستا 3 جارکاری نۆژەنکردنەوەی بۆ کراوە. مام حسێن لە ساڵی 1963 یەکێک بووە لەو کرێکارانەی کە لە نۆژەنکردنەوەکەیدا ڕۆڵی هەبووە. جارە لە پێشەوە کۆنکرێتی ئەم ئەم کڵانەمان کرد. کۆنکرێت ئەمان ماوە بەسەوە پێوە نەماوە کۆنکرێتمان کرد لە پێشەوە. ئەنجا دارمان لە شەشۆی و لە گوڵێ و لاوکرتێ و خەڵاتەی هێنان ئەلێرەکانە وەساسەدی خۆسەقاردا تەختەکاندایەنان. ئەنجا داری درێژمان 12 مەترمان هایشتێ و بە بزمار ئەو تەختەمان داکتان تا چۆتە ئەو بەرێ. بازرگانی زۆر لەسەر ئاموشۆ بووە بۆ سەردەشتێ و بۆ سلێمانێ بەسەر ئەم پردەیدا. ینی ئاڵوێرێکی زۆر ینی بازرگانی چاکی لەسەر کراوە. ینی لێرەوە بۆ سلێمان لە سلێمانیەوە بۆ لە سەردەشتەوە بۆ سلێمانی و لە سلێمانیەوە بۆ سابلاغ و سەردەشت و بۆوە. پێکاتەی ئەم پایانە بەرد و قسڵی ناوچەکەیە 7 پایی جێگیر لە شێوەی قوچەکی بەشی خوارەوەیان 5 مەتر و بەشی سەرەوەیان 3 مەتر. ئێستا 3 لە پایەکان لە ناوچوون و تەنها 4یان ماوە. کاتی خۆی لەلایەن کەسێکی خێرمەند و خێرخوازەوە دروست کراوە کە ناوی حاجی عەزیز گوێسی لە هۆزی سمایلە کوێرەکانی کوردستانی ڕۆژهەڵاتە. موهەندیسێکی لەگەڵ بێ موهەندیسێکی فارسی لەگەڵە بێ. موهەندیسەکە پێڵێ ئەڵێ کاک حاجی ئێرە شیاوە بۆ دروستکردن بەڵام دروست ناکرێ. وتی چۆن دروست ناکرێ؟ 3 تورەکە لیرە فڕێەدا کڵەپردێکیان لام شوێنە وە کڵەیەکیان لەو شوێنە کڵەیەکیان لەو شوێنە پایەکیان لەو شوێنە و دروستکە یەکسەر لە سەری 4مدا دەستی ئەگرێ موهەندیسەکە ئەندازیارەکە بەڵێ لیرەی تیا بوو دەستی ئەگرێ دەڵێ گەورم تێگەشتم دروست کرا. ئەم ئاسەوارەی گوندی ئاوکورتێ لە ڕووی ئەندازیارەوە هیچ لایەکی کەمتر نییە لە پردە بەناوبانگەکانی وڵاتانی دنیا چونکە وەسایانی کورد توانیویانە بە کەرەسەی سادەی سروشتی کارێکی مەحاڵ بکەن کە 3 سەدەیە لە بەرامبەر ڕووداوی سروشتی و مرۆیی وەکو شاخ وەستاوە و چۆکی دا نەداوە. گەر بە وردی سەیری ئەم ئاسەوارە گرنگە مێژوویە بکەین وانەیەک فێر دەبین. ئەویش ئەوەیە هەر کارێک بە ڕەنج و ڕەسەنایەتی بکرێت هەرگیز نافەوتێ. ئاسەواری ئەم پردەش نیشانەی خۆڕاگری خاک و مرۆڤی بە سەلیقە و بە ئیرادەی ئەم ناوچەیە دەردەخات. هەردی عوسمان، ڤار میدیا، گوندی ئاوکورتەی سەر بە قەزای ماوەت.